سڵاوتان لێبێ بەڕێزان. وردە وردە ئەچینەنە وەرزی سەرما و سۆڵەوە، وەرزی زستان و ئێستاەوە پاییز بەرەو سەرما ڕۆین، زستان ژێتە پێشەوە. ئتر لەمولا هاوڵاتیان پێویستیان بە نەوتی سپی هەیە بۆ خۆگەرمکردنەوە. بەنامەیەم جارە دەمەوێت ڕای بەشێک لە ئەو دوکانانەی کە نەوتی سپی و بابەتی خۆگەرمکردنەوە ینی بابەتی سوتەمین دەفرۆشتن لەگەڵیانە قسە بکەم و بەشێک لە هاوڵاتیانیش بزانم تا چەند نەوتی سپی ئێستا بە ئاسایی دەستەکەوێت نرخەکەی چۆنە بۆ ئەم وەرزە چەندێکیان پێویستە بۆ ئەوی خۆیانی پێگەرمکەنەوە لەگەڵمانە من ڕای ئەوان وەرەگرم لەسەر نەوتی سپی و سوتەمەنی ئێوەش بینەری بەنامەکە بن. بەخوا زەلامێ هەموو ساڵەکەیە بەلای من جاری سێلی دەکرێت. دراوسەکانیشمان بە نەوت و بەغازی ئێمە وڵات بەڕێوە ئەبات. ئێستا من ماڵەسان بە خزمی خۆمە نەزانم وەڵای 2 لیتر نەوتی نییە. ئەوی 5 لیتر نەوتم بەرێ بۆ مناڵەکانم خەریکە ڕقە بینەوە لە سەرما. ئەوڵە بەرمیلی بۆ بە 160,000 دەگە لە وڵاتێک شاکە تۆ جێرەکەمی نەوتە. ئەبێ هەفتانە ئەگەر دەبێ بکڕم. لە زەری بە وستاوەکو ئەوروپان بەس لە ژیانەوەکو فەریقین. ئێستا سعری بەرمیلێک نەوت چۆتە چەند؟ لە دەوری 155 بۆ 60 بەنقڵەوە بۆ ماڵ 155 تا 160 بەڵێ. بۆ ماڵێک بۆ نموناگەر 5 سەرخێزان بن ئەم بۆم زستانەوە بۆ مەرزی سەرمایە تقریبان چەند بەرمیل نەوتیەوێ؟ تقریبان بەلای کەمە 3 بەرمیلێوێت دەکە خوا ڕەحمکە باران و بەفر بێ 3 بەرمیل لای کەمەوە 3 بەرمیل. بەڵێ. ئەوەی کە باس کراوە حکومەت بەرمیلێک نەوتەدا شوێنێک وەری گرتووە. دوو لە قسەکە درۆ دەرەسەی یەک بەرمیل نەدراوە. پێش هەڵبژاردنەوە دەنگۆیە هەبووکەوە دیعایە و درۆیە. وڵاتی ئێمە هەر بە درۆ بەڕێوە. باشە. پرسیارێکەیە بۆچی نەوت لە بازارە هەیە بە پارە بیکڕی بەڵام بۆچی حکومەت نیەتی بیفرۆشت لە کاتێکا وڵاتی خۆمان پڕە لە ئەو سامانە سروشتیانە لە نەوت لە ئەو بابەتانی کە بابەتی سوتەمە. مەسئولەکان و بازرگانەکانی ئێمە بە تەلەفۆنێ لەگەڵ بەغا بێ لەگەڵ ئێرانە بێ لەگەڵ پیا بێتوانێت هەموو شتێ بێن بۆ خۆیان بەس بۆ میلەتنە هەموو شتێتوان بێن بەگران بیفرۆش. ئەم نەوتەینی وڵاتی خۆمانەیە لە درەوە دێ. وەڵاهی ئەوەی لەوانەیە هەر وڵاتی خۆمانێ لە دەرەوە ئێرانی بە کەمی ساکەیە لە ستانە مەگەر بە دەبێ بێ هەر وڵاتی خۆمانە هەموو. ئێستا هەم ئێران هەم عێراق دوو وڵاتن خاکەکەیان پڕە لەنەوت بەس ئێستا ئێران خەڵکەکەی کێشەی سوتەمەنی نییە غازی نییە بەس خۆ وڵاتی خۆشمان ئەو هەمە سوتەمەنی هەیە ئەو هەمە سامانە سروشتەیە هەمووی دزە وڵاتی ئەوەی ئیشی بەدەست بێ دزە ئەوەشی بەدزنی وڵی پاقم کێڵێ گەیە پلوبایە دزنات خوار نەوتیش نییە ئێستا بەنزینیش بامان شێوە گران داچیمان هەرزانانی ئێمە بڕۆ کیلۆی میوە بکرە 2000 چیمان هەرزان بەسی دژی تاقەڵ نێژی خوات هەرژی نرخی غاز چۆنە بتڵە غاز گەروا بێت بە هەر باشترە جارێ هەشت و نیوە. حاجی نرخی بەرمیلێ نەوت ئێستا لە چەنە؟ بەرمیل دۆلار دەوری 160,000 بەرمیل بەڵێ 160,000. جەنابەت بۆ با بڵێن عایلێ هینم ئەوکو هەوڵاتیە کاتوم ئەو بتڵە غازە چاک ئەەکەم بۆ عایلی خۆت بۆ ئەم با بڵێن وەرزێکی سەرما چەند بەرمیل لەو سەرما؟ وڵی ئێمە تقریبن 2 بەرمیل سەرفەکەی 2 بۆ 3 بەرمیل ئەوە زیاتر 2 تا 3 بەم نرخەوە بەرمیلێک نەوت ئەمە بارگرانی دروست ناکە لەسەر خەڵک. بەرەوەڵا من وەکو کەسێکم تەکسیم پێ بەرەوەڵا ئەبێ هەفتانە ئەگەر دەبێ بکڕم ئەوڵە چۆن دروستی ناکات دروستی کردووە. پێش هەڵبژاردن دەنگۆیەکە بووکەوە حکوومەت پێش هاتنی وەرزی سەرما بەرمیلێک نەودا بەشەکە نەوتی سپی هیچ شوێنێک هەیە بۆکو بزانی وەریگرت. وڵات تا ئێستا هیچ وەبزام دابەش نەکراوە و کاتێک بەرمیلەوت بە 130,000 بوو ئیتر دوای ئەوەش کەچی 30,000 تری چوە سەر گرانتر بوو. ئێستا ئەو بەرمیلە نەوتشکە درێ پێم وایە بۆ ئەوش 50 تا 55,000 وەرەگرن لە هاوڵاتی کاتێ بەرمیلەکەشی بن پێم وایە تقریبان ڕەنگە 100,000 فەرق بێ لەگەڵی بازان. بەڵێ تقریبان کەمتری فەرقە شتێک کەمتری فەرقە. بەڵێ پرسیارێکەیە بۆچی ئەم نەوتە لە بازارە هەیە بفرۆشترێ خەڵک بیکرێ بەڵام بۆچی حکوومەت نیەتی بیدا بە هاوڵاتی لە کاتێک وڵاتی خۆمان پڕە لەو سامانەی سروشتی پڕە لە نەوت بۆچی نیمانە ینی بۆ هاوڵاتی ئەگەر 1-2 بەرمیلی شوێ ساڵانە پێ. وڵی ئەمە وڵامەکە لای حکوومەتی هەرێمە خۆی ئەزانێت نوکو هاوڵاتی وردەکاری نیە لەو مەسەلەیە بەس حکوومەتی هەرێم خۆی ئەزانێت
هۆکارەکەی چییە؟ چەندێک لەمە بەرتەوە لەلایەن حکوومەتەوە نەوتت وەرگرتووە وەڵاهی دەمێک وەرم تقریبا دەمێک وەرم نەگرتەوە 4 ساڵە بێ زیاتر 4 ساڵە هیچ وەرمان نەگرتووە دەمێک باشە لەم 4 ساڵە هەر بە بەردەوامی لەسەر حسابی خۆت لە بازار کڕیم بەرەوەڵا هەفتانە کڕیومە هەفتانە دەبێت و دەبم کڕیەوە سرفم کردوەوە بەردەوامی لە بازار ئەبێ بە بەردەوامی بیکڕم ئەرەوەڵا نرخی بنزین چۆنە خۆش دەچێت واری سوتەمەنیەوە وەڵاهی نرخی تەکسیت پێەیە ڕەنگە یەکسە کاریگەری لەسەر لینی تۆ دروست ئارەوەڵا ئیشوکاری وەستانووی ئێستا لترێ بازین نۆرمال لە دەوری 800 دینارە بەڵێ ئیتر ئێمە نازانی چۆن ئیشکەین هەموو ڕۆژێن نرخەکەی بە شوێک ئەگۆڕێت لەگەڵ هاوڵاتیە کێشەمان هەیە ئیمڕۆ مەسەن نەفرێکە گوێزینەوە بە 3000 یان بە 2000 بەیانی کە بازینەکە گران بوو چونکە خۆی لە 550 بەرز بوو بەیانی کە بازینەکە گران بێت نازانین بە هاوڵاتی بڵێن چی بڵێن 5000 لە بۆچی زۆرە 1000 بخەیتە سەر یەکسەر هاوڵاتیەکە کێشەیە ئەبێ من خۆم بۆکو شخصی خۆم 500 خەمە سەر کەچی هاوڵاتەکەش هەر ئەڵێ زۆرە بۆچی ئەوەنە ئەلە بکاکە وەڵی بازینەکە گران بووە یان غازەکە گران بووە ماوەی کە بنزینگرا بوو کاریگەری لەسەر ژیانی تۆ هەبوو وەکو پیشی تاکسی کاریگەری نابێت کاکە من هەموو ڕۆژە بازی تێەکەم یان غاز تێەکەم ئجا کە من تێەکەم هەموو ڕۆژە فەرقەکەی 2000 مەسەلەن دوێنێت تێم کردووە بە 10000 ئیمڕۆ ئەبێت 12000 بم یعنی ئەو 2000 لە قوتی خۆم و خێزانەکەم ئەبێ بیم باجەکەی خۆم ئەیڵ تەبعا بەرمیلێک نەوت بەچەنە ئێستا لە ئەمڕۆ 160 تا ماڵەوە بە نەقڵ و بەتاڵکردنیەوە 160 بەڵێ نەوتی بێجیە باشە ئەم نەوتە هەر لە ناوخۆی عێراقە دروستەکریانی بەرهەم وڵی ئێمە لە شاری سلێمانی کڕین بەڵێ هەمە ئێمە لێرەی کڕین و حەماڵی شتەیە بۆ ئێمە بین بۆ ماڵان تاڵ لە خانەوادەی خۆت بۆ بۆرزی سەرما چەند بەرمیل لەو سەرفەر وڵی لەوانەیە من ماڵم سارە 3 بەرمیل تا 4 بەرمیل نەوت کار کرد 3 بۆ 4 ئارە وەڵا ئەی چەندێکە لەلایەن حکوومەتەوە نەوتت وەرنەگرتووە هەتا ڕەمەزانیش تەوزیعادە بوو هەتا ئەم ڕەمەزانش تەوزیعادە بوو لە ڕەمەزان ئاوەستا لایەن حکوومەتەوە بەرمیلی نەوتی سپی دراوە بە هاوڵاتیانی بەڵێ بەڵێ هەتا ڕەمەزانیش تەوزیعاتی نەوت هەبوو لەو منتیقەیە هەر لەم شاری سلێمانیە هەبوو هەتا مەڵبەندی 5 هیرا هەتا ڕەمەزانی لە ڕەمەزانەوە وەستاوە ئێستاش دەنگۆ هەیە ئەڵێن بە حساب نەوتێنەوە بە هاوڵاتیان وەکو ئێمە بشدانین لە ناو نەوت هاتۆ بە بانزیخانە ئیتر ئایەکەی تەوزیعەکە نازانین دیار نییە نەوەڵا دیار نیە جارە فەسەکەشی نەوت نییە هەر تەوزیعات سەرمان دەست پێکە باشتر نیە ئێستا زووتر وەڵا باشترە بەسی تکاکەیان خۆزانی و وەسعەتی وڵاتەکەش جارە مستەقر نییە جار نەوتەکەش بڵین پێداویستێکی 100% نییە هەتا سەرمانەکە ئەوەی منیش بزانم ئەڵەن نەوت هاتۆتە بانزیخانە و تەوزیعەکەن بەسەر هاوڵاتیان ئەوەی من بزانم و کە ئێمە زانیاریمانێ و برادەر و دۆستمانێ لێ ئەڵەن تەوزیعەکەن ئیتر ئەوەی تری نازان تامنی ئەی نرخی بنزین چۆن وەڵای هەونێ بنزینیش بە بەرچاوە دیارە گران بووە ئەو بنزینیشی عادیە بە 800 دینارە ئاستیەکە واگەیشتە 1975 جناب لە ناوم ئیشای لە ناو بابەتی سوتەمەنیات هۆکار چییە ئەم بابەتی سوتەمەنی وەکو نەوتی سپی وەکو با بڵێ بنزین و ئەمانە لە بازارە هەیە وەکو پارە بیکڕی بەڵام لەلایەن حکوومەتەوە نییە دابەش بکرێت هۆکارەکە بۆ چێگەڕێت وڵی تەبان ئەمە بازاری ڕەشە ئەمە تیجاریە لە هەموو کات و ساتێکە شتی حکمی کە نەبوو بێت تیجارەکەی هەر هەبووە بەدیلەکەی هەر هەبووە بەما بێ لە خۆش پارێنەوە کە بەدیلەکەشیە ئەگە بەدیلەکەی نەبێەوە بی بە فلیم ئەبی بە مچیل سام خازە کە پاروپێران ئەسمەی تیەکە و بەدیلەکەی نەبوو تیجاری ناهاتە ناو بازارڕەوە ناو شارەوە لەبەروی کە سەرەکەی بەرز ئای چۆن بەهاتە بە گرانتر بفرۆژە حکومت قبولی ناکە بە گرانتر بفرۆژێ کابرا ڕۆژی جاریوە بوو دوو ڕۆژ سەرێگر بۆ بڵێ غاز دەستی ناکە تۆ تیجارەکە قەی ناکە شتێ پارە زیاتری بەس مەسەحەتی و میلەتەشە بە چارمانێ لەگە گرانیشان ڕاهاتوین وەڵا تازە ڕاهاتوین بڕواکە لەوانێ بچینە شوێنەکەەوە پێداویستی هیچمان پێویست نەبێ و هەموو شتێکمان مستەقر بێ لای نەژینێ دوکان دەی حاڵەتە بۆ خەڵک بێ بۆ نەوت بەڵام نەتوانێت بکرێ و بگەڕێتەوە زۆر وڵا زەلام بۆ هاتۆ بە ئەفرایەکەەوە بە دەبەیەکی پێنجتریەوە ئەرە بەخوازستانان نەوەک جارێکی 100 جار خەڵکێ بە دەبەیەکی پێنجتریەوە بە ئەفرایەکەەوە بۆی ناکرێت بەخوا زەلامێ هەموو ساڵەکەی بەلای من جاری سێلی دەکرێت دەبەیەکی پێ سێری دەکەێت ئارەخوا ئاگادارە جای سێلی نەوت دەکرێت ئەخوای چێشتەکەشی پێ لێنیم خۆشمانی پێگەرمەکەینەوە وەرزی سەرمایە کە زستان دێت چەند بەرمیل لەو سەرفەکەی بۆمانە 4 بەرمیل دەسووتێنم من 4 بەرمیل هەر بەرمیلێک تقریبا ئێستا بە 150 کرد وڵان زیاتر لەگەل منیش وەکو ئاوڵاتی کە بچم بیێنم بەگەسیارەوە 155 بۆ 600 دینارەکەین یعنی 4 بەرمیلەکە با بڵێن 150 حساب بکەین تقریبا 600 دەزارت پێویستە بەس بۆ نەوت 600 دینارە
ئەی لە ڕووی بنزینەوە ئەویش بابەتی سوتەمەنیە ئێستا جەناب ڕەنگە ئۆتۆمبیل دەبێت و ڕۆژانە توی پێ بکەیت ئەو نرخەکەی چۆن من بەرمیل نێوتە گەر بچێتە 200,000 ساڵێ 4 بەرمیل نێوتە 4 کارەت بەگرانەی کڕیوانە بەس بنزین هینێکی ڕۆژانەیە پێویستی ڕۆژانەیە ئەوە بێپیلانی حکوومەتە نایەمە لە وڵاتی نەوت و غاز و بنزینای دراوسەکانیشمان بە نەوت و بە غازی ئێمە وڵات بەڕێوە ئابان ئەمانە بێپیلانی حکوومەتە سین کە وڵاتێکی زەبەلاحە بەشێکی زۆر لەو نەوتە هەناردەکرێت کارگەکانی ئەوێ بە نەوتەکە ئێمەشەکەم بەس بۆچی بۆ وڵاتی خۆمان نییە ئەم خۆنەی زۆر نین ینی سارەی کوردستان 5 میلیۆن نەفەر ئەوە بێپیلانی حکوومەتە ئەڵێ ماڵ کاسوکاری بورێ بەسم شورخۆری نەمرێ بێپیلانی حکوومەتە گەر حکوومەتی پیلانی بێ لە نەورۆزۆ کە نەوت سوقەتی کرد ئەو مۆزینە پاڵفتەیەەکە و گازە پاڵفتەکان نوتەکەش پاڵفتەکە بیکاتە خەزان و هەر ماڵی بەرمی نەوتی بداتێ بازار تە ئەسیدی هەیە بازارێتە خوارد بردننی 5 میلیۆن نەفەر ئەوەنە سەختە ئەم بەرپرسانی خۆمانەوە گیران خواردەوە بەدەستیەوە ناتوان ئەزانی چۆنە وڵاتێک بە خەڵکی نەخوێنەوە بچێتە ڕێوە وڵاتی بە خەڵکی نەخوێنەوە بچێتە ڕێوە هەروە بێت لێ نازانن بۆیەوە ئەی بێپیلانی وڵات وایە خۆی ئەڵێ ئەگەر حکوومەتدا دەست نەزانوەکەوەی خنجێر بدەیتە دەست مناڵ خنجێر بە دەست مناڵەوەی خنجێر هەردوو دیوی زەرەرەدە بێش ئاوام ئەوە بەسەرات باشە ئەی جەناب دێسە لەناو بابەتی سوتەمەنیایی خەڵک هاتووە بۆ ئەم شوێنانە ئێوە نەتوانێت سوتەمەنی بکرێگە ڕابێت بەحاڵی خۆم زۆر نەوتشت نافرۆشم هەر ئەم بەرمیل و بتڵی پلاسیک و بتڵی ئازن وشتە پێویستیەکانی نەخودی سوتەمەنی وڵی سوتەمانیش بۆ گەرەک و کەسێ تەلەفۆنکا من دوو بەرمینەوتی بۆ بەم بەرمێنە چوار بەرمنەوتی بۆ بەم بەس من مشتری نەوتم ئەوەنە نیە ئەوەنە نەوتیش نافرۆشم زیاتر ئیشی ئەو ئاسنەواڵە شتە وەکو ئاسنەکەی پلاسیکەی ئەم نەوتی کە باسەکرێ لە وڵاتی خۆمان ئابەرهەمەرێت کە لە بازارا فرۆشتێ لە بازاری ڕەش یاخود نەخێت لە وڵاتانی دیکەوە دێت نەوتی کە بۆ گەرمکردنەوە بەکاری نەوتی بێژی شەریکەی بەس بێجی ناڵێن بۆ ڕمێلە و بۆ بەسرە و بۆوان ئیش بکات ئەو ئاوەی تانجەرۆ چۆن ئەڕوا نەوتی سپی ئاوا ڕێەکە ئەمانەکە نایکەن مەقسەدیان نییە ئەوە بەسروفی کەمتر یاخود نەوتەکە ئەمە کەمترە باڵێ بۆ نمونێسە تۆ ناویشەکەی پێ دوایە غازەکە باشترە بۆ هاوڵاتی بەکاری غازەکە باشە بە غازەکە کەمە ئێستا حالێن کەمە زوو بیگۆڕیتەوە نه هەر لە حکومت کەمە نێرێت ئەرە وڵا کرێ باشە ئێستا هاوڵاتی سەرما و سۆڵی پێویستی بەنەوتە پێویستی بە سوتەمەنی ئەوە حکومەتە زەهنێ وەخوا لە دیکابراوتی حکومەتێ پیلانی هەنێ بێ بۆ باشکردنی ژیانی هاوڵاتی تۆ چیەکەیت ئیدارەدانی ئەم 5 میلیۆن نەفەرەی خۆمان لە هەرێمی کوردستان ئەوەنە قورسە ینی باینی دارانە درێبتان نەوتی نازانم بەخوا ئەوە بڵێم چی هەچی بڵێم لەوانەیە ڕاز نەکەم وڵاتی خۆمان پڕە لە نەوت پڕە لە سامانی کانزایی شتێکی هەیە بەس کاکە ژیان کە حاکمێکی باشە نەوە هەروە دەرەچێت وەکو باسیەکەن لە ئێستاە هەر بەرمینە نەوتێک لە نێوان 150,000 تا 160,000 واتە یەک بەرمی نەوتی سپی تقریبان 150 تا 160,000 بۆ هاوڵاتیەک ڕەنگە ئەمە بەبووی ئەم قەیرانەدارە ئێستا لە کوردستاندا هەیە و نرخی دیناریش دابەزیوە تا ڕادەیەک زۆر بێ بۆ هاوڵاتی و بارگرانی بۆ دروستکە چونکە هاوڵاتی ڕەنگە بە بەرمەلی نەوتێک لە زستانەکە دەرنەچێت لە وەرزی سەرماوسۆڵە دەرنەچێت پێویستی بە 2 تا 3 بەرمیل هەبێ هەندێک ماڵی زیاتر لەو پڕیان پێویستە ئێمە لەسەر ئەم بابەتە بەردەوام بین ڕای زیاتر وەرەگرین لەسەر نرخی بەرمیلی نەوت و نەوتی سپی و سوتەمەنی بەڵام ناوبڕێک وەرەگرین و گەڕینە وڵات. لە دوای ناوڕەکەەوە سڵاوتان لێبێت دەمەوێت لەسەر نرخی سوتەمەنی و نرخی نەوتی سپی کە ئیتر وردە بەرە و زستان و وەرزی سەرماوسۆڵە چین ڕای ئەو دوکانانی کە سوتەمەنیە فرۆشت واتە نەوتی سپی و غازۆوانە دەفرۆشتن وەرگرم بزان نرخی نەوت چۆنە و ئایا تا چەند ئەوەی کە باس کرا بەرمیلێک نەوتی سپی دەدرێ بە وڵاتیان بزانام کێ وەریگرتووە و بۆ ئەم وەرزەیش بۆ هەریەکەیان چەند بەرمیل نەوتیان پێویستە بۆ هەر خێزانێک ڕایەوان وەرەگرن بەسەرم بابەتە و قسەیان لەگەڵاکەم نوێژ بینەری بەنامەکە بوو فەرموو.
خوا زەلامێ هەموو ساڵێکەیە بەلای من جاری سێلی دەکرێت دراوسەکانیشمان بە نەوت و بە غازی ئێمە وڵات بەڕێوە ئابات ئێستا من ماڵەسان بە خزمی خۆمە نەزانم وەڵای 2 لیتر نەوتی نییە ئەوی 5 لتر نەوتم بەرێ بۆ مناڵەکانم خەریکە ڕقەبینەوە لە سەرمان ئەوڵە بەرمیلی بۆ بە 160,000 دەگە لە وڵاتێک شاکە تۆ جێرەکەمی نەوتە ئەبێ هەفتانە ئەگەر دەبێ بکڕم لە زەری بە ستاوەکو ئەوروپان بەس لە ژیانەوەکو فەریقین ئەگەر بێت ئەم ساڵ ئیشاڵا بەفرباران بێ وەڵا هەموو ماڵێ سێ بەرمیل دوانی هەرەوێت 2 بۆ 3 بەرمیلی وڵات دوان سیانێ بەخوا ینی بۆ فەقیر دوان بەسە یان ئەگەر بتوانێت بەرمیلی حاڵێن ئێستا تێبی کڕی بە 155,000 یانە گاتە ماڵی خۆدان یەک بەرمیل نەوت 155 بۆ ماڵەوە یعنی حەقیەوەی کری سیارەکەی بچێت لەسەر بە 150 ئەچێت ئەمە زۆر نییە بۆ ئێستای خەڵک بەرمیلێ نەوت بە 155 زۆر بێ و کەم بێ خەڵکی داما ئەگای لەوە نییە خواخوای سەرمای نەبێ مەزبوور ئەگەر سەلازگەی فرۆشە پێی بات چی بکات بابا ئەمانە لەبەر بە ژیانیەوە ئەمانە لەبەر شەڕی ناوخۆی جاران مەجاران نەبووی ئێستا لەبەر شەڕی ئامۆزایەتی ئاگیان لە کەس نەماوە ئەماڵە بەداخەوە ئەوە بەسعیشی ناخۆش ئەگەر ئاوا بڕا لاچێ عنی من بە بۆچینی من ئەڵم بەسعیشی خراپ دەرەچێت وەکو نەوتی حکومی کە باز لەوە کرێن بەرمیلێ نەوت دابش بکەن چەند ساڵەمە بەرتەوە نەوتت وەرگتووە کۆتا جارکەوە لە ڕەمەزانەوەتە کۆتایی هاتووە نال تا ئاسان هاتووە دووەرگرتەوە هیچ من ناڵە سەر شۆڕەخانمان لە ماڵە وەرمان نەگرن تا چەند مەڵبەندێک هات بەڵام مەڵبەندی بڵین درۆنەکەم 1970 وانە بەری نەکەوت بۆ ناوچە شاخاوەکان فەرقیە تۆچ لێ وازان بەریان گرت بوو ئەم وڵاتی خۆمان پڕە لە نەوت پڕە لە با بڵین بابەتی سوتەمەنی بەس بۆچی ئیدارەی ئەو 5 میلیۆنی خۆمان کە هەرێمی کوردستانە بۆیان ناگرێت ناتوان ساڵانەیەک 2 بەرمیل نەوتی پێ بدەن هۆکاری هێنا هۆکاریەوەی کە بڵین ئێمە حکومە نین نەبووین بە وڵات هیچ شاراوە وەکو تایەفەگەری لاتوە هەر کەس خەمی خۆیەتی گوێی لە من تۆ نییە ئێستا من ماڵەسان بە خزمی خۆمە نەزانم وەڵای 2 لیتر نەوتی نییە ئەجا ئاو نییە ئەگەر وابرە 6 ساڵی بە ساڵی کە بێ چاوەڕێی بەرمیلە ئاوکەین کارەسادی گەورەتریش بەڕێترە بێت ئەوش بەدەست خوایە خی گەورە ڕەحمکە ئێمە چاوەڕێی خی گەورەی بەڕێوە بردننی ئەم 5 میلیۆن نەفری هەرێمی کوردستانەوەنە سەختە ناتوانانی ئیدارەیەکی ڕێکوپێکی 5 میلیۆن ئەگەر حسابکەی لە مەزەنی وڵاتانە وەکو وایە بڵین دێک بێت یعنی بۆ وڵات چییە ئێمە ژەرخات ئەرچەکان هەمووی کانزایە چی بێت یعنی هەر هیچ نێت ئەوە یعنی بێتە دەست سەرمایه‌دارێ بەڕێوە بات توانێت بیبات بەڵام ئەمان لەبەر کاکە ئەم لاولای خۆیان و جوانیان ینی پرای خۆیانەکەون هەپرای خۆیان چایان لە تۆ نییە وەکو جانبازیکردن وایە وڵاتێکە نییە هەرکەس بۆ خۆیەتی بەرژەوەندی هاوڵاتیان لە پێشاو یەک دەنشە بەرژەوەندی هاوڵاتی من پێشەل کرا من حالێن من بڵین لەم شارم خەڵکی ئەم شارم ئەمڕۆ زۆر دوکانداناوە وەکو عەرەبێ سەیرمەکەن باوەڕ بە عەرەبێ زیاتری ژیرفانی لە من پڕترە ئەنجا دوایەوە خزمەتێکی باششم لە ناویانە هەیە هیچیشمان بۆ ناوتر ناسین بڵێ چی یعنی وەکو چۆنی باوکو دایکە چی دێکە هیچی پێ هەرچێکی پێ بڵێ خۆ دەگرێتەوە ناسین بڵێ چی زەلامەیە بارەی کیلوێ تەمادەی بێ نێبیکڕێ 150,000 بەچی بیا بەرمیلێنەوە بخاتە ماڵەکەیەوە ئێوە بەزیشی خاز دەکەن یا ئیشی نەوتی سپیشەکەن وەڵایشی بغاز و نەوت هەموو یەکەن حاڵت هاتۆتە بەردەستان خەڵکێک نەتوانێت نەوتەکە بکرێ و بگەڕێتەوە سەلام هاتووە ودێتی 5 لتر نەوتم بەرێ پارزستان هاتبوو ئەوی 5 لتر نەوتم بەرێ بۆ مناڵەکانم خەریکە ڕقەبینەوە لە سەرمان 5 لتر نەوت 5 لتر نەوت بەشی شەوێکێکە بۆ ئەم شەوی بەڕێکرد ئەی شەوێتر چی بکە پارەی پێیە بیا بە نان یا بیا بە نەوت یا بیا بە غاز یا بیا بە کرێخانە لە پاڵیشدا نرخی بانزینش گران بۆ سوتەمەنی پێویستیات بەڵێ بە تاکیدارەوەڵا باشە جەناب خێزانداری ئێستا بەڵێ بۆ ئەم وەرزی سەرماوسۆڵەی چەند بەرمیل لەو سەرفەکە های خانەوادە تا خانەوادە کەوتوە خانەوادەیە زۆرە زیاتر سەرفەکەی وایە کەمە کەمتر سەرفەکە تۆ مەزانەی خۆتت هاتۆت دەستخۆت ئیسایی خۆم بە تقریبان 2 بەرمیل سەرفەکە بەڵام ڕەنگە هەیە تا 3 و 4 بڕوە بەڵێ بە تاکی چکمایی وە زۆرە ساحب میواندارە ینی ماڵە گەورەیە بە کوردەکەی باشە ئەم نەوتی سپێ لە وڵاتی خۆمانە بەرهەم دێت یاخۆ لە وڵاتانی دیکەەوە هاوردە هەر وڵاتانی خۆمانە ئەی خۆمانە
بۆ کەس پارەی پێێنەوە کڕێ هەناسەکەم پارە نییە ناوەڵا خۆمێژەکان جلیکانێکشم بۆ ناکردنەک بەرمیلێ ئەوڵە بەرمیلی بۆ بە 6,000 تێگەی لە وڵاتێک شاکە تۆ ژێرەکە هەمووی نەوتە تێگەیت ڕزی ئەم هەمووە سامانە کانزاییە ئەم هەموو نەوتە لە وڵاتی خۆمانایە ئیدارەدانی 5 میلیۆن کەس ئەوە نە قرسە بۆیان ئیدارە ئەمان زۆر قورسە چووکەم خوان فیرعونن لە خوان و سێری خەڵکەکەن هەمیان خوا فیرعونن هەر پارەی ئەو بەرمیلە نەوتێک کە من پێم نییە بۆ یا بە جانتایەک بۆ مناڵەکەی بەڵام مناڵەکەی من کتێب و دەفتەرەکەی کاتنەوە علاگەی کۆچە بۆ مەکتب هەناسەی من بۆ ساڵێک بۆ وەرزی سەرماوسۆڵە جەناب لە خانەوادە و عایلەی خۆت چەند بەرمیل نەوتە پێویستە سەر ئەگەر بە پێویستی بەکاری بێنیت بە تاچیت بە 2 بەرمیل دەرناچیت بە تاچید وایە ئەم 2 بەرمیلێ ئەگەر بەو نرخی ئێستا بێت تقریبان 450,000 450,000 بەڵێ ئەمە قرس نییە بۆ هاوڵاتی بەم مۆزای ئێستاوە نەوتیشی نەدرێتێ و بەم قەیرانەدارایش پارەی زۆربەی سچنەکان تۆ بڕۆ زۆربەی سچنەکان خۆ پیاو کوشتن نییە زۆربەی دزیە دزەکەش لە نائیلاجیایکە بۆ سێری مناڵەکەی کات وکە بە ڕێزەی کە لەسەر شیر و دایبیەک دەستاش گیراوە کە تۆمەکەیان بۆ گەورە کە تا سەر بەر نەبووە تێگەیت زۆستی مناڵەکەی بەڵێ لەسەرەوە تێگەیت هەتا ئێساکە لە ژوورەوە چانە های فەقیرمانەیە لە پێناوی خواردنی مناڵەکانەوە حساوە بۆ کارە دزیە ئەنجە لە ئەساسەوە دز نەبووە خانەوادێکی زۆر بە ڕێز و چاکیش بوون زۆربەی لە سشنەکانە بەداخەوە زۆر بەداخەوە ئێستا چیەکەیتەوە بۆ ئەمساڵ بۆ نەوت من وەڵامەگە هیچ بەتانێ لە خۆمانناڵێن کەم پرسیارم لە هاوڵاتیە کردوتی بەتانی بەکارم من باشە ئەوە گریمان پێشەوەی میوانشت بێەوە بەتانێت بەس میوانە تا چیەکەی خۆ میوانەکەس ڕقەباتەوە خۆت وڵی ئەمڕۆکەوای لات و کەسی ناچە بەلاکە چووکم خەڵکەکە زروفێکتی ێزانێت بەڵێ هەل خۆتە دەست بکەم میوانەکەی جارانەتەیە نیتە نەسفرە خوانەکە دەوەیە نەگەرمێکە دەوەیە نە سەرماکەشی دەوەیە دەگەن نە لە هاوینە لە زدانە فەقیر بەداخەوانە لە هەموو شتێک بێ بەشە ئەوەی باس کراوتیان بەرمیلێک نەوت حکوومەت دەیدا بە هاوڵاتی ناکەنەوانە چکم زەرەکەن ئازەرەکەن بە قوربانە قرار بێوش بدەن 55,000 لە هاوڵاتی وەرەگرن وە نیە ئەکسەر بە بەلاژ من ئەمڕۆ ساڵ 4 ساڵە دەوتم وەردەگرێت هەراڵی مەڵبەندی 6 لە پڕەکە باڵێ هەرای مەڵبەندی 6 نامێنێت ئەچی لێ هاو بەکدانێتەوە پرسیارم کردووە دەڵێن بۆ هەر بەرمیلێنە و دێستا 150 تا 6,000 ئەگەر 2 بەرمیل 3 بەرمیل سەر بکەیت تقریبان 450,000 ئەمە قرس نییە بۆ ئێستای هاوڵاتی 450,000 بەم قەیران دارایی بدا بنەوت بۆ وەرزێکی سەرماوە لە ڕاستیان ئەبواە پارەی نەبووایە بەس کە پارێکی هەیە بۆ هاوڵاتی ئەبێ سالێک بێ مناسب بێ بتوانن هەموو هاوڵاتیەک بەشدار بێت یا بیکڕێ زۆر زەختی ماڵی نەبێت لەسەری زۆر ئێستا بۆ زۆر ئێستا بەچەنە 130,000 پرسیارم کرد دەڵێن لە 155,000 تا 160,000 زۆرە بۆ هاوڵاتی هاوڵاتی کەم دەرامەت زۆرە لە وڵاتێکی هەرنەوەت بێ بەلاش بێت ئەم وڵاتی خۆمان ئەو هەموو سامانە سروشتەی هەیە ئەو نەوتە ڕەشەی هەیە کە بەنزین و نەوت و زۆر شتی دیکەشی لێ دروستەکرێت ئیدارەداری ئەم 5 میلیۆن کەسە ئەمەندە قورسە ئاوە بۆین ئیدارە نادرێت توانین لە بەرپرسانی هەریەم پرسیارکەیت ئەوم باشتر ڕوونکردنەوەی مە هاوڵات بە قەنەعاتی خۆت یعنی پێ دوایە قورس بێ نەتوان ئیدارەی بدەن بۆ نمونە هەر ساڵانەیەک 2 بەرمیل نەوتیش بێ بۆ خۆگەرمکردن خەڵکی فەقیر و هەژارەوە دیارە قورسە بەس بەلای خۆیانەوە زۆر ئاساییە خۆیان بڕا ناکەم نەوتیان هەر هەبێ لە ماڵۆ حکوومەت جاران نەوتیەدا بەس دەمێکە نەدراوە کەی نەوتت وەرگرتووە لە حکوومەتە وەڵا لە بیرمان نایە ناوەڵا لە بیرمان نایە ئەمە خۆی ساڵێ بێ کەکێکم جار تەوزیعکرێ هەمووی پار ڕوبعێکی تەوزیعکرا ئەم ساڵیش ڕوبعی تا ڕەمەزان تەوزیعکرایت لە دو هیچ دیار نیە وەری نەگرتووە کەس وەری نەگرۆمانی تر کەواتە بێ خۆت لە بازار بیکڕی ئەرەوەڵا لە بازار بە 150,000 لە هەموو بەرمیلەکە تقریبان 450,000 تاوەکو 600,000 لەسەر تۆکە ئارەوەڵا براوایە زۆر نییە بۆ قەیرانە دارایی ئێستا خەڵک پارەی وەکو پێویست قەیرانی چیەوە گوێ بە قەیرانێن کە تۆ لە بەحراژی لە بەحری نەوتاژی ئەبێ لە ئەڵمانیاش زەحمەتە دەبێ بەرمیلێنەوە بە 150,000 بێ لە ئەڵمانیش نۆ لێرە تۆ لە وڵاتەکەی خۆتا بەحری نەوتە ئەوە تا نەوت هەیە 150,000 بەچی ئەوە گەر بیش درێ ئەگەر ئەو بەرمیلێنەوتەش بدرێ ئەوترێ 55,000 لە هاوڵاتی وەرەگیری ئەگەر حکوومەتیش بیدا یاین تقریبان 100,000 فەرقە بۆ بەوەش خەڵک شکورە گەر ببووە قیروسیا بە 6 وەرگدا هەر باش بوو
بیان نایار باش تۆ بە 150 لەکوێ 6 دەکوێ قیرجە چارمان نییە کەوتوینەتە بەحرێکەوە دەست بۆ تەڵە پوشەبەی ئیدارەدانی ئەم 5 میلیۆن کەسە ئەمەە قورسە بۆیان ئیدارە نادراوە گیریان خواردە بەدەستیەوە والله ئەگەر بیان نوێ بۆ لە کاتی هەڵبژارنەکە کارەبە 24 ساعتە بۆ ئۆتا ئێستا کارەبان نییە هەموو شتێ بیانە ئەیکەن کەنێ نایکەن تا دوای هەڵبژاردننی یەکسەرتیان کارەبانە لەگەڵ هەڵبژارنەکان خۆزگە هەموو ڕۆژ هەڵبژاردن وایە بۆ خۆشتەکان چاقەکەن و قسەی گزلەکەن و بەزی ئەوە هیچ نامێنێت وڵاتە ئەوروپیەکانیان لێدە لەو پێش هەڵبژاردن ئێمە لە زەری بە شتاوەکو ئەوروپان بەس لە ژیانەوەکو فەریقین گوزاریە هیچن بەڵام لە زەریبە سەری 20,000 ئاوە دوکانەکەمە دەمەترا 20,000 خۆڵانیان بۆ نووسیوم هەموو خۆڵەکەی منیش فلتەر و ڕۆنە فلتەر ڕوونەکە هەمووی پارێکە ئەچیدە زەری بەر ڕوتەکەنەوە ئەرچێکرێ دوکانە ڕوتەکەنەوە ئەچیدە هەر شوێنی نازانی ژیانەکەسمان ئەوەیە ئەڵی بۆ وەکو تۆ ئەڵێن لە ئەوروپای زەریبە هەیە ئاراوەڵا لە ئەوروپا زەریبەیە کاکە آخر ژیانەکە خۆش بە قەیچێکە با زەریبەم لێسەنێ بزانێتێتەوە خزمەتی وڵاتەکە قەیچەکە بەس قەیچەکە تۆ لە خزمەتی وڵات خۆقابل ئێمە کاکە تیرۆلیز نین وەڵا وڵاتەکەمان لە باوکمان خۆشترێ بەس بە شەردی هەمووی خزمەتیکان نەوەکەم ئەجەم نوێی بۆ گیرفان و نیوەشی بۆ عیرفان بەڕێزانەوەی کە بینتان ڕای چەند کەسێک ماوەرگرت لەسەر نرخی بەرمیلێکنەوە دۆکو باس کرا لە 155,000 تا 160,000 بۆ بەرمیلێک کە ڕەنگەم نرخە بۆ ئێستای هاوڵاتی زۆر بێت کە بتوانێت بۆ وەرزێک کە نزیکەی 2 بۆ 3 بەرمیلی پێویستە ئەو هەموو پارەی کە لە ئێستای قەیرانی داراییشەیە بدا بە بەرمیل بۆ خۆگەرمکردنەوە بۆیە زۆربەی ئەو کەسانە گلایان لەوە کرد سەر ڕایبوونی ئەو هەموو سامانە سروشتیەوە هەموو نەوتەی لەناو خاکی هەرێمی کوردستانە بەڵام تایسە نەتوانراوەکو پێویست سوتەمەنێکی باش بە هاوڵاتی بدرێت و ئێستا هاوڵاتی مەجبورە لە بازارە بە نرخێکی گرانتر بکرێت داواکانی لایانی پەیوەندیدار هەرچیز بۆ پێشەوەی وەرزی سەرماوسۆڵە بێت بتوان ئەگەر بەرمیلێک نەوتی سپیش بووە بەسەر هاوڵاتیان دابشکەن تاوەکو هاوکارێکیان بێ بۆ وەرزی سەرماوسۆڵە پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تاوەرێکی تر بەخوای گەورتان ئەسپێرم خۆتان لەبێت.